لە دوای بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەکردنی هاتوچۆ بۆ ماوەی 48 کاتژمێر هاوڵاتیان پابەندی بڕیارەکە بوون و لە ماڵەکانیان داماونەتەوە. ئەوانەشی پابەندی بڕیارەکە نابن لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر. سەرجەم دوکان و شوێنە گشتیەکان و مۆڵەکان داخراون. تیمەکانی تەندروستی سلێمانی و چەند کەرتێکی تایبەتیش ناوشاری سلێمانی بە بەردەوامی دەرمانڕێژ دەکەن و ئامبڵانس و تیمە فریاگوزاریەکانیش لە ئامادەباشیدان بۆ هەر حاڵەتێکی کتوپڕ و بە شەقامەکاندا گەشتی بەردەوامیان هەیە. ئەوە تیمی تەندروستین؟ ئێمە تیمی تەندروستین لەگەڵ ڕێکخراوە ناحوکمیەکان بە هاوکاری ئەوان و تەندروستی سلێمانی دەست دەکەین بە ڕێژ لە جادەی ئۆزیباکەوە دەستمان پێکردەوە بە ساڵونکەران ناتوانێتە خوارەوە. لێرە ژەڕێن بۆ ناو بازاری عەسری دوایینەوە سەر جادەی کاوەدا بەرخانەقا و شوێنانێکە بۆمان دیاری کراوە ئەرکەکانی خۆمان جێبەجێەکەین. ئێمە جارێت تیمێکین ئەوەی لە ئێمە تیمی کەمانێ بۆ شوێنی کە ڕۆشتۆ تیمەکانمان زۆرن، تیمێک و دوو تیم نییە. هەرێک ئەو شوێنانەی کە بەر ئێمە کەوتۆ شوێنەکانی خۆمان کە بۆمان دیاری کراوە ئەرکی شانی سەرشانی خۆمان جێبەجێەکەین و بۆی خەڵک دوور بێ خوا نەخواستە لەم ڤایرۆسە کشوندەیە و هاوکاریمان بکەن. بەڕاستی داوا لە خەڵکی بە شەرەفی سلێمانیەکەین کە هاوکاریمان بکەن بۆ ئەوی نێنە دەرێ بۆی بە کەمترین زیان لەم ڤایرۆسە دەن. ئەو دەرمانەی کە ئێوە ئەیڕێژن لە شەقام و شوێنە گشتیەکانە تا چەند کاریگەری مێنێ لەسەر ئەو شوێنە؟ ئەمە تا 5 ڕۆژ کاریگەری مێنێ، بەڵام کاتێک کە خەڵک یێتە دەرەوە بە شوێنێکی پیس دەچێت ئەو شوێنە پێویستە شوێنەکە بڕشێتەرەوە. شوێنە پێویستیەکانی وەکو نانەواخانە و سەمونخانە و مارکێتەکان کراوە دەبن و هاوڵاتیان دەتوانن پێداویستیەکانیان دابین بکەن. بەو مەرجەی قەرەباڵخی زۆر دروست نەبێت. لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانیش چاودێری وردی بازار و نرخی کەلوپەلەکان دەکەن و هاوکات هاتوچۆی هاوڵاتیانیش سنووردار دەکەن. دەستان خۆش بێ وەکو بەڕێسان ئاگادارن خۆشبەختانە بەشێکی زۆری هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی پابەندی جێبەجەکردنی ڕێنمایەکانن. بەشێکیش کە پابەندین لە ڕێگەی هێزە ئەمنیەکان و ئیجراتی یاساییەکرێ ڕێگرێکرێ لە بڵاوبوونەوەی هاوڵاتیان لە شەقام و شوێنە گشتیەکان. ئەوانەی کە لە شوێنە گشتیەکانن لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە ڕۆن لە ڕێگەی هێزەکانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆوە ئیجراتی یاساییان لەگەڵاکرێت لە ڕێگەی ئیجراتکردن بە بەرامبەر بە سارەکان. بەنسبەت نانەوخانە و فڕنی سەمونەکان تا ئێستا دانەخراوە. ڕێگەمان پێیان کە بکرێتەوە بە تایبەتیوانەی کە لە شوێنە قەرەباڵغەکان لەناو سنتەری شارانین بۆی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان دابینکەن. هەروەها لە ڕێگەی کۆمپانیای دابەشکاریەکانەوە خواردن بە دلیڤەریە چێ بۆ مارکێت و شوێنە گشتەکان ئەو مارکێتانەی لە کۆڵانەکان بۆی هاوڵاتیان بتوان بە پیادە بچن سەردانی مارکێتەکان بکەن پێداویستی ڕۆژانەیان بکڕن، بەڵام شوێنە گشتەکان هەمووی داخراوە. یەکە ئیداریەکانی پارێزگای سلێمانی دەڵێن ڕاگررتنی هاتوچۆ و دەوامی فەرمانگەکان بۆ سەلامەتی هەموو لایەکە و دەبێت هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن، چونکە گومان دەکرێت بە سەدان کەسی توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو شاری سلێمانی کە هیچ پشکنینێکیان بۆ ئەنجام نەدراوە بە ئاسایی دەسوڕێنەوە. بۆیە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ بە باش دەزاندرێت. بۆ ئەوەی کارەساتی گەورەی مرۆیی ڕوونەدات بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ باشترین بڕیار بووە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.